بۆچی حزبی دموکرات توانیوێتی ڕاوەستی بۆچی ئەوانی کە ناتوانین ئەوە بە نظری من سێ هۆی ئاساسی هەیە یەکەم ئەوەیە کە سیاسەتی حزبی ئێمە سیاسەتێکی درست بووە ئێمە بۆ داخوازەکانی گەلی کورد لە کوردستانی ئێران کە بریتیە لە خودمختاری و دموکراسی خەبات دەکەن ئێمە شعاری خۆراییمان نەداوە شعاری تیژمان نەداوە کە بۆمان جێبەجێ نەکرێت ئێمە مەسئولانە هەتا ئێستا چوونە پێش وەختی ئاشتی ویستمانە وتوێش بکەین وەختی شەرمان کردو ڕێکخراوە هەیە لە کوردستاندا کە وەختی ئاشتی شەری ساز دەکرد وەختی شەریش مەیدانی شەری بەجێهێشت کەوابوو درستی سیاسەتی ئێمە درستی استراتێژی و تاکتیکی ئێمە یەکێک لە هۆیەکانی هەر گەورەی سەرکەوتنی حیزبەکەمانە ناڵم حیزبی ئێمە لە ماوەی ئەو 10 ساڵەدا بە تایبەتی هیچ خەتایەکی نەکردووە حیزبیش وەک ئینسان خەتا دەکات بەڵام دەتوانم ئەوەی بڵم یەکەم هیچ خەتایەکی ئەو تۆی نەکردووە کە بۆی قەرەبوو نەکرێتەوە دووهەم خەتاکانی خۆی ناسیوە زانیوێتی و ئیسلاحی کرد بۆیەش ئێمە وەک تەنیا حیزبی کوردستانی ئێران و بەداخەوە تاڕادەیەکی زۆر وەک تەنیا حیزبی سەراسەری ئێران لە ئێراندا ئاڵای خەباتمان لەسەر شانە دووهەم هۆی سەرکەوتنی ئێمە و هۆی دەتوانم بڵم هەرە گرنگ ئەوەیە کە خەڵکی کوردستانی ئێران پشتیوانی ئێمە حزبی دموکرات وەک ماسیەکە لەنێو گۆمدا گۆمەکەش خەڵک هێزی حزبی دموکرات دەوەیدایە کە خەڵک پشتیوانی زۆر کەس هاتوون و ڕۆیشتون لا ڕێکخراوە جوراکانەوە بگرە کە وەختێک زۆریش هێزیانە بەڵام حزبی دموکرات هەر لە جێگای خۆیەتی خەڵکی کوردستانیش شەمێکی سیاسی زۆر بەرزی هەیە زۆر زوو تێدەگا کێ دەیوێت خزمەتی خەڵک بکە و کێ دەیوێت خیانەتی کرد لەبەرەوە ئێستا پشتیوانی خەڵک هەر بەردەوام و هەتا ئەو وەختە ئەو پشتیوانی بەردەوام بێ حزبی ئێمە دەتوانێت بەرامبەر بە هەر ڕێژیمێکی کە لە تاران دەبێتە سەرکار کە نەیەوێ مافی گەلی کورد بناسێ بەربەرەکانی بکە سێهم هۆی مانەوەی و درێژە پێدانی خەباتی ئێمە فیداکاری پێشمەرگەکانمان لە ماوەی 10 ساڵاندا ئێمە نزیک بە 5,000 پێشمەرگە شەهیدمان نزیک بە 45 تا 50,000 لە خەڵکی ئاسایی شەهید بوون بەڵام خەباتەکە هەر بەردەوام ئەگەر یەکێک شەهید بووە چەند کەس جێگای شەهیدی کردوتەوە کەوا بوو فیداکاری پێشمەرگەکانمان و بە تایبەتی ئێستا چوونەسەری کەیفیەتی خەباتیان زانینیان تاکتیکی شەریان بیرباوەری قوڵیان ئەوە هەموو خۆیەکی زۆر گەورەیەکە ئێمە توانیمانە هەتا ئێستا ڕاوبەستین بەرامبەر بە رێژیمێکی درەندا کە کەس لە درەندەی ئەو رێژیمەدا شکینی کە بوو سێ هۆی ئەساسی سیاسەتی ڕاست و دروستی حیزبەکەمان پشتیوانی خەڵکی کوردستان لە داخوازەکانی خۆی کە داخوازەکانی حیزبی دموکراتن کەوا بوو پشتیوانی لە حیزبی دموکرات و هەروەها فداکاری پێشمەرگەکانمان بوونە سەبەبی ئەوە کە ئێمە توانیمانە بەرامبەر بە رێژیمی خۆمێنی ڕابەستین